مامۆستا و قوتابە بریندارەکان گەڕانەوە قوتابخانە و داخستنی کوشتارگەکەی کۆیە هەفتەیەکی پێنەچوو کرایەوە. سڵاوتان لەبێت. ئەگەر پارچە زەویەکت نەبێت لە گۆڕستانەکان دەبێت تەرمەکەت ببیتە شوێنێکی تر. لە هەندێک شوێنی هەولێر ئێستا زەوی گۆڕستان لە دەستی دوو مامەڵی پێوە دەکرێت. ژیار جەلال بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی بە 1964 وت لە سێ دەی ڕابردوو لە گۆڕستانی فیردەوس و شێخ ئەحمەد لە هەولێر حکومەت زەوی پارچە پارچە کردووە و داوێتی بە هاوڵاتیان ئێستا داخراوە و شوێن نەماوە دابەشی بکەن. بەهۆی گەورەبوونی شاری هەولێر ئێستا داخوازی هاوڵاتیانی لەسەرە و لە دەستی دوو مامەڵی پێوە دەکرێت. بەپێی یاسا و ڕێنمایەکانی شارەوانی مامەڵەکردن بەو پارچە زەویانە یاسایی نییە. ژیار جەلال وتی حکومەت لەسەرێتی هەر هاوڵاتیە کە گیان لە دەست دەدات پارچە زەویەکی پێ بدات. قوتابیانی قوتابخانەی برایەتی لە سلێمانی دوای ئەوەی چوارشەممەی ڕابردوو لە ڕێگای کونەماستی پاسەکەیان وەرگەڕا ئەمڕۆ گەڕانەوە قوتابخانە و دەستیان بەدەوام کردەوە. یاسین عەبدوڵڵا مامۆستا لە قوتابخانەی برایەتی بە 1964 وت زیاتر لە نیوەی قوتابیەکانی ئەو پۆلەی کە لەسەر ڕێگای سەیرانگای کونەماسی پاسەکەیان وەرگەڕا گەڕاونەتەوە دەوام و جگە لەو مامۆستایانەی بریندار بوون. سەرجەم مامۆستاکانی دیکە سەرقاڵی پێوتنەوەی وانن. لە ڕووداوەکە دە قوتابی و چوار مامۆستا و چوار منداڵی مامۆستاش بریندار بوون. ئەو مامۆستایە وتی مامۆستا و قوتابە بریندارەکان تەندروستیان جێگیرە و لە چەند ڕۆژی داهاتوو ئەوانیش دەگەڕێنەوە قوتابخانە. داخستنی کوشتارگەی ئاژەڵانی کۆیە بەهۆی تای خوێنبەربوون زۆری نەخایاندوو ئەمڕۆ کرایەوە. ڕۆژی هەینی ڕابردوو یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە کوردستان و لە قەزای کۆیە تۆمار کرا. بۆ گرتنەبەری ڕێکاری خۆپارێزی لەلایەن ڤێرتەنەری قەزای کۆیەوە بڕیاردرا کوشتارگەکە بۆ ماوەی هەفتەیەک دابخرێت. بەڵام لەلایەن قایمقامەتی قەزاکەەوە بڕیاردرا ئەمڕۆ یەکشەممە جارێکی تر کوشتارگاکە بکرێتەوە. دکتۆر خەیروڵڵا خدر بەڕێوەبەری کوشتارگەی کۆیە بە 1964 وت هەموو ڕێکارەکانی پاکردنەوەی کوشتارگە و تاقیمکردنی کوشتارگەکە بە مادەی شل کە پێی دەوترێت ڤێرکۆن ئەنجام دراوە و بەتەواوەتی کوشتارگەکە خاوێن کراوەتەوە و ئێستا بەڕووی گۆشت فرۆشەکاندا کراوەتەوە. شێخ جەمالی کرپچنە جۆرە گەنمێکی بەناوبانگی چاندۆ و ئێستا گوڵی دەرکردو دەڵێت دەمەوێت ئەم جۆرە گەنمە ڕەسەنە زیندوو بکەمەوە کە قەندەهار یاخود سابیر بەگی پێ دەڵێن. شێخ جەمال یەکێکە لە زیاترین جوتیارەکانی هەرێمی کوردستان و ئەندامی ئەو تیمە 12 جوتیارە نمونەیەشە کە لەلایەن زانکۆی فاخنینگی هۆڵندی لەسەر ئاستی جیهان دەستنیشان کراوە کە لە هەر شوێنێکی جیهان پێویستیان پێیان هەبێت زانکۆکە دەیان نێرێت. شێخ جەمال بە 1964 وت زیاتر لە 200 گوڵی لەو گەنمە چاندووە هەر گوڵێک بە شێوەی سەربەخۆ چێنراوە. مەبەستمە بنەتۆوی ئەم گەنمە دروست بکەم بۆ ئەوەی لە کاتی چاندنیدا هیچ گوڵێک لە گوڵێکی تر تێکەڵ نەکردووە. بە قسەی ئەو جوتیارە گەنمی قەندەهار یەکێکە لە گەنمە بەهێزانەی کە خۆراگرە بەرامبەر کەمبارانی و هیچ بایەکیش نایوەرێنێت پاڵ ناکەوێت و خۆراگریشە بە گەرما هەرچەندە دووە بکەویت لە کاتی درێنەکردنی بەڵام زیانی بەرناکەوێت لە هەموو گەنمێک بۆنان باشتر و بەتامترە. بەڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێک تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە بەرەبەیانی ئەمڕۆ لە گوندێک لە خانەقین منداڵێک ڕۆشتۆتە ناو قامیش و ڕەزەوە کاتێکە قامیش و ڕەزەکان ئاگریان گرتووە و کە سوکارەکەی نەیانزانی و ئاگاداری ئەوە نەبوون کە ئەم منداڵە ڕۆشتۆتە ناو ئاگرەکەەوە لە کاتێکا کە ئاگرەکەیان بە تەواوەتی کوژاندۆتەوە لەوێ منداڵەکەیان بینیوە کە بە تەواوەتی سوتاوە و ڕەوانەی نەخۆشخانەیان کردو بردویانەتە نەخۆشخانە. بەڕێبەراتی نەخۆشخانەی خانەقین قسەی بۆ 1964 کردو ئۆڵێ کە تەرمی منداڵێکی 9 ساڵانیان هێناوەتە ئەوێ بە پلەی یەک سوتاوە و سوتاوەکەی زۆر بۆ و گیانی لەدەستداوە و تەرمەکەی ڕەوانەی پزیشکی داد کراوە. بەرەبەیانی ئەمڕۆ ڕووداوەکە ڕووی داوە وەکو ئەوەی کە شاید حاڵەکان باسییان کردو دەڵێن کە سوکارەکەی بە هیچ شێوەیەک ئاگادار نەبوون کە منداڵەکە ڕۆشتۆتە ناو ئاگرەکە و ناو قامیش و ڕەزەکەەوە. زانیاری تاوە لەسەر هەواڵە و سەرجەم هەواڵەکانی ترمان لە ماڵپەڕی 1964 هەیە و دەتوانن بینەر بن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.